هینو بین کو یعنی زیادتر افکسین کو سراغندالی دهنه گرفتن شنه برابر دادگاه زیادت نفراغاندن داد بهنه راغاندن جبوی کو ترس افکسین دیجی پیدا بکو گندالیه نه کنه وی یاد دویجی تو کو جرأتك براغاندن چی بیتن بشه زیادتر کار لسری بابت کشور کو یعنی گله کنالت هی ترس هی الفان بابت تجبر بابت دادگاه و جواکیو حتی تمام راستیا میدیا لرابردو رولێکی زۆر باشیە بۆ لە مەسەلەی ئاشکراکردنی گەندەڵی بابەتی بڵاوکردنەوەی ناوی کەسی گەندەڵکار ئەمە بەپێی قانون ڕێکخراوە لە پەرلەمانی کوردستان کە ئێمە ناتوانین ئەو ناوانە ئاشکرا بکەین بەڵام ئێمە داتامان هەیە خۆتان دەزانن کە ساڵانە لە راپۆرتێکی ورد تەواوی داتاکان لەسەر مەسەلەی کەیسەکانی گەندەڵی و قەبارەی گەندەڵی لە کوردستان ئاشکرا دەکەین ئێستا کەم قسەی تاکەم راپۆرتی ساڵی ڕابردوو ئامادەیە لە چەند ڕۆژی داهاتوو دەیدێنە هەموو میدیاکان و دەیدێنە هەموو ڕایگەشتی بۆی کە چەند کەیسی گەندەڵی هەیە و قەبارەی گەندەڵی لە هەرێمی کوردستان چەندە بەڵام بابەتی ئاشکراکردنی ناوەکان هەڵبەت ئەمە پەیوەندی بە ڕۆژنامەنووسی بنکۆڵکاریەوە میدیا دەکرێت خۆی لەو ڕێگەیەوە ئیش بکات کە ناوەکان ئاشکرا بکات بەڵام وەکو دەستەی نەزاهەیەمە بەپێی یاسا بۆمان دیاری کراوە کە چۆن ئیش لەسەر کەیسەکانی گەندەڵی بکەین بحث بکەی دنو کەدا یعنی ڕاگەهاندنی وەکو پێتیڤی کار لەسەر بابەتی کریە یان نە وەکو دەست پاکیە هین ڕۆڵی ڕاگەهاندنێت ڕازینە بەرامبەر دژاتێکینەوە گەندەڵیە و دیارکردنەوەی ji بووی هەوا و ji بووی هەر کەس ئەمە لە دەرەوەی تەشیر و لە دەرەوەی ئەو ناوانەی کە لە میدیا بڵاو دەکرێتەوە سوپاسی ڕاگەیاندنەکانمان کردو کە ڕۆڵی کاریگەر و گەورەیان هەیە لە مەجای ڕوبەڕوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستاندا و بەشێک لەو کەیس و لەو دۆسیانەی کە لە ڕابردوو نەزاها ئیستیفادەی لێ کردووە پەیوەندی بە ڕاگەیاندنەکانەوە هەبووە کاتێک لە ڕاگەیاندنەکانەوە بۆ نمونە کەیسێک ئاشکرا کراوە یان معلومەیەک دراوە هەواڵدەری بووە دەستەی نەزاها بە دوواداچوونی بۆ کردووە ئەمە ڕۆڵێکی گەورە و کاریگەرە نەزاها بە تەنیا ناتوانێت ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە ئەگەر ڕۆڵی میدیا و ڕۆڵی دامەزراوەکانی دیکەی هەرێمی کوردستان نەبن بێگومان ئێمە پاڵپشتی هەموو میدیاکانەکەین و پاڵپشتی ڕاگەیاندنەکانەکەین و نەزاهەیەک کە لەو دامەزراوانەی کە هیچ سنوورێکی بۆ میدیا نیە هەر دەقە و هەر سەعات و هەر کاتێک ئێوێ داتای بەدەستەکە و هەر وەختێک ئێوێ توانێت بە دوواداچوون بکات لەناو خودی دەستەکەدا تەمام دەنە ڕاگەهاندنی ئەگەر بوون و منە کەیسێکی دەستی هەوادە بیزن من حەزەکەم خۆت بە دوواداچوون لەسەرەوە بکەیت کەیسێک بدۆزەوە و تەلەفۆن بکە و ئێمە هەموو معلوماتەکان پێڵێ ڕاستیە ئێمە ئەمڕۆ سەردانی دۆکمان کردووە و ڕاگەیاندنی دەستەی دەستپاچی هەرێمی کوردستان ئەم سەردانە بۆەیە کە تەنسیقمان هەبێت لەگەڵ ئەو دامەزراوە گرنگانەی ڕاگەیاندن لە دهۆک کە هەنوەکو ئاژانسی خانی یاخود ئەو میدیانەی دیکە کە لە شارەکەدا هەن ڕاستیە پەیامی ئەمەوەیە کە دەبانەوێت ئەو پەیامانەی لە دەستەی نەزاهەوە یەخرۆ پەیامانەی بۆ دژایەتیکردنی گەندەڵی لە هەرێمی کوردستان هەن بگاتە هەموو ناوچەکانی کوردستان بەبێ جیاوازی لە خانەقینەوە تا دەگاتە زاخۆ و من ئەم سەردانانە بەرداوی پێدەم بۆ هەموو ئەو میدیانەی کە لە ڕابردووە لە ئێستا دامەزراون تاکو بە تەواوی پەیامەکانی دژایەتیکردنی گەندەڵی بۆ خەڵکی کوردستان ڕوون ببێتەوە هەڵبەتە میدیا کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر بابەتی دژایەتیکردنی گەندەڵ و میدیا ڕۆڵ دەبینێت لە مەجای ئاشکراکردنی گەندەڵی لە هەرێمی کوردستاندا ئەبێ هەمومان هاوکاری ئەوە بین کە پرۆسەی چاکسازی لە کوردستان سەرکەوتن بەدەست بێنێ و بە هەمومان بە میدیا و بە چالاکوانانی مەدەنی و بە گشت سێکتەرەکانی دیکەوە لە هەوڵی ئەوە دابین کە هەنگاوەکانی ڕوبەڕوونەوەی گەندەڵی لە کوردستان باشتر بڕۆنە پێشەوە هەڵبەت ئەم سەردانە شەر بۆەوە بووە کە لەگەڵ ئێوە دانیشتوین بۆی کە لە داهاتوو تەنسیقی باشتر بکەین و پەیامی ئێمە بگاتە خەڵکی بادینە